هەڵەبجە پارێزگا تەمەن 2 ساڵەکەی هەرێمی کوردستان و وڵاتی عێراق لە پارێزگارەکەیەوە کە بەرزترین دەسەڵاتی حکومی شارەکەیە تا دەگاتە بەڕێوەبەری فەرمانگەیەک بە وەکالەت ئیش و کاری هاوڵاتیان بەڕێ دەکەن. ئێستا ببین و بزانن چەند پۆستی حکومی لەم شارە بە وەکالەت بەڕێوە دەبرێت. بە گوێرەی بەدواداچوونێکی ئەنارتی ئەو پۆستانەی لە پارێزگای هەڵەبجە بە وەکالەت بەڕێوە دەبرێن زیاترە لەو پۆستانەی کە بە فەرمی و بەسەر جەم دەسەڵاتەکانەوە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی حکوومەت لە شارەکە بەڕێوە دەبن. بە جۆرێک هەر لە پۆستی پارێزگار و سەرۆکی شارەوانی هەڵەبجە و سەرجەم بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی پارێزگاکە بە وەکالەت بەڕێوە دەبرێن. هەر پۆستێک وەکالەت بێت دەسەڵاتەکانی کەمترە لەو دەسەڵاتانەی کە ئەسڵیەکە با بڵێن یاخود بەڕێوەبەر گشتیەکە خۆی هەیەی یان کەسی یەکەم هەیەی ئەوەی کە بە وەکالەت نییە کاریگەری دروست کردووە لەسەر هەندێک لە وەزارەتەکان تەعاملیان لەگەڵ بەڕێوەبەری گشتی بە وەکالەت وەک بەڕێوەبەرە گشتیەکە نابێت کە خۆی بەڕێوەبەرە بنەڕەتە. لەگەڵ بەڕێوەبردننی پۆستی پارێزگاری هەڵەبجە و سەرۆکی زانکۆ و سەرۆکی شارەوانی هەڵەبجە بە وەکالەت حەوت بەڕێوەبەرایەتی گشتی حکوومەت لە هەڵەبجەدا هەیە و هەر حەوتیشیان بە وەکالەت پۆستەکانیان بەڕێوە دەبرێن کە ئەوانیش بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانە. هەروەها لە کۆی 14 بەڕێوەبەرایەتی کە لە پارێزگاکەدا هەیە ئەوانیش حەوتیان بە وەکالەت بەڕێوە دەبرێن و چەند فەرمانگەیەکیش بە هەمان شێوە پۆستەکانیان بە وەکالەت بەڕێوە دەبرێن. ئەمە هەندێ داواکاری دیکە نییە ناکرێت حکوومەتی کوردستان ئەمە ببەسێتەوە بەم قەیرانەی کە هەیە پێویستە بە زووترین کات ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە هەن هەڵوەشێنەوە لەبەرەوەی ئەوانە کاتین و نوێنەری ڕاستەوخۆی خۆیانیان بۆ دانێن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە هەر بەڕێوەبەرایەتێک بەر هەر لایەنێکەکەوێت نوێنەری ڕاستەوخۆی بۆ دانێت بە فەرمانیشی بۆ دەرچێت بەڕاستی ئەم حکوومەتی هەڵەبجە هەیە حکوومەتێکی انتقالی کاتیە و حکوومەتێکی سەرف نییە بۆ خزمەتکردنی شاری هەڵەبجە. دوای 2 جار لە ڕێکەوتنی حیزبەکانی هەڵەبجە و ئەنجامدانی 36 کۆبوونەوەی سیاسی بۆ دابەشکردن و گرتنا دەستی پۆستە حکومیەکانی پارێزگا نوێیەکە بڕواری دەی 2015 ناوی ئەندامانی ئەنجومەن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە دەدرێتە دیوانی پارێزگای هەڵەبجە و لیژنەی کۆتایی هێنان بۆ بە پۆستە ئیداریەکان کارەکانیان تەواو دەکەن لەگەڵ ڕێستا. بەڵام لە کۆی سەرجەم لایەنە سیاسیەکانی شارەکە تەنها یەکگرتووی ئیسلامی ناوی کاندیدەکانی خۆی بۆ گرتنا دەستی پۆستی ئەو بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکان ڕادەستی حکوومەت کردووە. هەرچی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و پارتی و بزوتنەوەی ئیسلامیە ناوی کاندیدەکانی خۆیان ڕادەستی حکوومەت نەکردووە تاکو بەڕێوەبردننی پۆستەکان بە وەکالەت لە پارێزگاکەدا کۆتایی پێبێنرێت. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.